لە سلێمانی چی دەگوزارێت؟ ژمارە 119 چییە؟ خات و ڕاست پێم بڵێ ئەمڕۆ لە سلێمانیا چی دەگوزارێت؟ بەڵێ سەرەتا بەخێر هاتنتانەکەم و سوپاس بۆ ئەوەی کە هەماهەنگ بوون لە بڵاوکردنەوەی ئەم هەڵمەتە وشیاری کە ئێمە ڕامانگەیاندووە. ئێمە هەڵمەتی وشیاری بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانیمان ڕاگەیاندووە بۆ زیاتر ناساندنی هێڵی گەرمی ژمارە 119. هەڵبەتە ئەم هێڵە 24 کاتژمێر کراوێ بەڕووی هاوڵاتیانە ئەمانەوێت زیاتر بچێتە ناو تاکی خێزانەکان بۆ ناو کۆمەڵگا بۆ ئەوەی هەوڵ بین بە هەمومان کێشە خێزانیەکان کەمکەینەوە ڕووبەڕووی تونند و تیژیەکان ببینەوە لە ناو خێزاندا و ئەم هەڵمەتەش بە شێوەیەکی بەرفراوان لە 5 مانگەوە ئێمە دەستمان پێکردووە لە ناو دام و دەستگا حکوومیەکاندا لە ناو ئەو فەرمانگانی کە خزمەتگوزاریان وەکو بنکەکانی پۆلیسە وەکو پاسپۆرت و جوازاتە بۆ نمونە وەکو بنکەکانی تەندروستیە ئێمە هەڵمەتەمان گەیاندوتە ئەو شوێنانە و ئەمڕۆوەمان بە پێویستانی ئیتر بینە مەیدانیان بینە ناو مۆڵەکان و دواتر لە ناو بازار و لە شوێنە گشتیەکانی تر پۆستەری هێڵی گەرمی ژمارە 119 هەڵبواسین بۆ ئەوەی ئاشنای بکەین زیاتر بە هاوڵاتیان. باشە زۆر گوێبیستی 119 لاوین 119 ڕوونی کەرەوە 119 چی؟ بەڵێ 119 هێڵێکی فەرمی سەر بە وەزارەتی ناوخۆیە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژیە ئەم 119 24 کاتژمێر کراوەیە بەڕووی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بەردەستە واتە هەر کەسێک پەیوەندی بە هێڵی گەرمی ژمارە 119 بکات لە بۆ نمونە لە سنووری سلێمانی بێ بۆ نمونە لە ئیدارە سەربەخۆکان بێ لە شوێنەکانی سەر بە سلێمانی کاتێک کە پەیوەندی بە 119کەن سنتەری سلێمانی لە ناو بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی وەڵامی پەیوەندیەکان ئەداتەوە بۆ وەرگرتنی ڕاوێژی دەرونی و کۆمەڵایەتی و یاسایی کە 24 کاتژمێر ئەم کارمەندانە وەڵامە بێنەوە کە خولی وشیاری زۆریان وەرگرتووە توانای ئاراستەکردنی ئەو کەسانیان هەیە کاتێک کە ڕۆبەڕووی هەر کێشەیەکی خێزانی دەبنەوە بۆ ئەوەی هەم کێشەکەی بۆ ساردکەنەوە زۆر کات هەبووە مەسەن کێشەکە ئەوەندە قورس نییە لێی بێتە دەرەوە بەڵکو کارمەندەکە وای لێ ئەکات کە تۆزێک حاڵەتی دەرونی ئارام بکاتەوە یاخود لە کاتی کێشە زۆر قورسەکاندا ئاراستی کات بۆ یەکێک لە نووسنگەکانی سەربەم بە بەڕێوەبەراتیە بۆ ئەوەی سەردانی لە نزیکەوە سەردانی توێژەرە کۆمەڵایەتی یاخود دەرونیەکە بکات یاخود سکاڵاتۆ مارکات. حاڵەتی بەم جۆرە هەبووە پەیوەندی بە ئێوە کردووە لە ڕێگەی هێڵی 119 و بەڵام دواتر توانراوە لە ڕێگەی ئێوە ئەو نێوانە سارد بکرێتەوە و ئەم دوو کەسە بگەڕێنەوە لایە. بەڵێ بەدڵنیایەوە کات جاری وا هەبووە مەسەلەن پەیوەندیان کردووە ئەوەندە باری دەرونی خراپ بووە ئەفسەری کە ئەو ئەفسەرەی کە ڕاستەوخۆ بەرپرسە لە هێڵی گەرم خۆی دەرون ناسا توانی وێتی مەسەلەن بە سێ چارەک بە کاتژمێر لەگەڵ ئەو کەیسە بمێنێت و تاکو باری دەرونی هێواش بۆتەوە لە حاڵەتی زۆر قورسی مەسەلەن هەوڵی ئەوەی یاوکە خۆی بکوژە جاری وا هەیە ئەم هادئی کردوێتەوە و گەڕانێتەوە باری ئاسایی خۆی و توانیومانە هەم لە ڕێگەی نووسنگەکانیش ئێمە هۆبەیەکی گرنگمان هەیە هۆبەی خزمەتگوزاری دەرونی و کۆمەڵایەتی و یاسایی لەو هۆبەیەش بە هەمان شێوە هەمان دەور ئەبینن کات توێژەری کۆمەڵایەتی و یاسایی و دەرونی لێیە و توانیمانە خۆشبەختانە لە ساڵی ڕابردوو نزیکەی 2000 زیاتر دۆسیەمان چارەسەر کردو بەبێ ئەوەی بوو بێتە سکاڵا و چوبێتە بەردەم دادوەر. ئێستا زانیتان ژمارە 119 چییە؟ چی نووسراوە؟ هێڵی فریاکەوتنە بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی. ئەمڕۆ هەڵمەتێکی هۆشیارکردنەوە لە هەموو شوێنە گشتیەکانی شاری سلێمانیدا دەستی پێکردووە بۆ کەمکردنەوەی تونند و تیژیە خێزانیەکان.